involving the smallest and most vulnerable of children. تاوانەکانت ئەوەندە قورس و دڵڕەقانن ناتوانم کەمترین ماوەی سزادانت بۆ هەڵبژێرم بۆیە قورسترینم بەسەردا سەپاندویت تەنانەت پەشیمانیش نیت تۆ ئێستا 33 ساڵی دەبێت ئەو ژیانەی ماوتە لە زینداندا بەسەری ببیت ئەمە قسەی دادوەرگۆز بوو چەند ساتێک پێش خوێندنەوەی بڕیاری سزادانی پەرستار لوسی لێتبی کە 7 منداڵی ساوای لە بەریتانیا کوشتووە. ئەمڕۆ دادگای تاجی مانچستەر لە بەریتانیا زیندانی هەتاهاتایی بەسەر پەرستار لوسی لێتبی سەپاند کە لە ساڵی 2015دا 7 منداڵی تازە لەدایک بووی لە نەخۆشخانەیەکی شاری مانچستەر کوشتووە. هەوڵیشی داوە 6 دیکە بکوژێت. بەپێی بڕیارەکەی دادگا لوسی هیچ جۆرە لێخۆشبوون و سوکردنی سزایەک نایگرێتەوە و دەبێت بۆ هەتاهاتایە لە زینداندا بمێنێتەوە. ئەو دەبێتە 4ەم ژن لە بەریتانیا کە ئەو سزا قورسەی بەسەردا سەپێنرابێت. دوای ئەوەی ڕۆژی هەینی لە دانیشتێکی دادگایکردنەکەیدا ژمارەی تۆمەتی ئەو کوشتنانەی ئاراستەی پەرستارەکە کرابوون بۆ 7 منداڵ بەرز بوونەوە ڕاگەیاندنی بڕیاری سزادانەکەی بۆ ئەمڕۆ دووشەممە دواخرا. هەرچەندە پەرستارەکە ڕزامەندی نەدا لە دانیشتەکەی ئەمڕۆ ئامادە بێت بەڵام دایک و باوکی بەشێک لەو منداڵانەی کە لەلایەن پەرستارەکەەوە کوژراون یا کامەندام کراون بەشداری دانیشتەکە بوون. قورسی تاوانەکە بەریتانیا و جیهانی هەژاندووە. لە سەرەتادا پەرستارەکە ڕەتی دەکردەوە کە ئەو هۆکاری کوشتنی ئەو ژمارە زۆرەی منداڵەکان بێت. بەڵام لە لێکۆڵینەوەیکی پۆلیسدا لە ماڵی پەرستارەکە چەند پارچە کاغەزێک دۆزرایەوە کە لێتبی خۆی دانی نابە تاوانەکانیدا و دەرکەوت لە ڕێگەی دەرزی ئەنسۆلین و تێکردنی هەوایەکی زۆر لە سکی کۆرپەلەکان کاری کوشتنەکانی ئەنجام داوە. گومانەکان لەسەر ئەو پەرستارە ئەو کاتە ئاشکرا بوون کە ڕێژەیەکی زۆری مردنی منداڵان لەو نەخۆشخانەیە تۆمار کرا و دوای لێکۆڵینەوەی پۆلیس دەرکەوت سەرجەم مردنەکان ئەو کاتانە تۆمار کراون کە لێتبی لەسەر کار بووە. یەکێک لەو دایکانی کە کۆرپەکەی لە دەستداوە لە دانیشتەکەی ئەمڕۆی دادگادا گوتی ڕقم لەوەیە کە دەبینم کۆتا کەس کۆرپەکەمی لە باوەش گرتووە لێتبی بووە. دایک و باوکێکی دیکەی قوربانیانی دۆسیەکە ڕایان گەیاند کە منداڵەکانیان لە ژیاندا ماون بەڵام بە شێوەیەکی خراپ کە مەندام بوون و بەدەست ناڕەحاتیەکانی ژیانیانەوە دەناڵێنن. هاوکات باوکی دوانەیەک کە هەردوو کۆرپەلەکەی لە دەستداوە ڕایگەیاند ئەو تووڕەیی کە لە بەرامبەر ئەو پەرستارە هەیەتی تەواوی ژیانی وێران کردووە. ئەو گوتیشی لێتبی تەواوی ژیانی وێران کردین ئەو ڕق و تووڕەیی کە بەرامبەر بەو هەمە هەرگیز کۆتایی نایە بە شێوەیەک ئەگەر دادگایەکەش تەواو بێت کاریگەری ئەو ڕووداوە هەرگیز لە ژیانمان کۆتایی نایەت.